وەڵامی ئەمریکای دایەوە و دەڵێ کۆمپیوتەرە کوانتەمەکەی ئێمە ملیۆنێک جار لە هی گوگڵ خێراترە و ڕکابەری ئێمەتان پێ ناکرێت. گوگڵ دەڵێ کۆمپیوتەرەکەمان ئەوەندە خێرایە کارێک لە خولێک بکە وەکو کۆمپیوتەری یاسایی 10,000 ساڵی پێدەچێت. جا چینیش لەم لایەوە هاتەوە دەڵێ ئەوەی ئێمە ملیۆنێک جار لە کۆمپیوتەرەکەی گوگڵیش خێراترە. شەڕی کۆمپیوتەری کوانتەمە. مژێرم بەخێر بێن بۆ 24+. جا ئەم شەڕی کۆمپیوتەری کوانتەمە چیە پەیدا بووە؟ لە ئەمریکا هەریەکە لە گوگڵ، مایکرۆسۆفت و مێتا خەریکن. لە ئەوروپا چەندین کۆمپانیا دیکەش لەلاکەی جیهانەوە لە چین خەریکە دەڵێ من لە پێشی هەمووانم. مایکرۆسۆفت لە هەفتەکانی ڕابردوو گوتی ئەوەی ئێمە ئەوەندە گرنگە دۆخێشی نوێی مادەی دروست کردو. گوگڵ 10 ساڵە دەڵێ کوانتەمم هەیە، کەسی لە ژیان ڕاستەقینە هیچ تاقیکردنەوەیکی پراکتیکیان بۆ بڵاو نەکردوێتەوە. ئێستاش چین هاتووە کۆمپیوتەری 66 کیوبایتی زوو چونگ ژیتووی دروست کردەوە. دەڵێ هەر خۆمان یەکەمین و بە بۆچیش ئەو کۆمپیوتەرە بەکاری دەهێنن. چین دەڵێ من بۆ تاقیکردنەوەی زانستی بەکاردێن، بە تایبەتیش لێکدانەوە فیزیکیەکان وەروە لێکدانەوە گردونیەکان. بۆ نمونە گەر کۆمپانیایەک بێ گەشت بکە بۆ هەزارەیەکی دیکە هەندێک ماتماتیکی بیرکاری و فیزیکی هەیە پێویستی بە لێکدانەوەیکی گەورەیە. ئەم لێکدانەوانە لە کۆمپیوتەرەکەی گوگڵ، مایکرۆسۆفت وەروە ئێستا لە کۆمپیوتەرەکەی چینیش بە ئاسانتر دەکرێت لە جیاتەوەی بە ساڵ چاوەڕێ بکەن بە چەند خولەکێک ئەنجامەکە وەردەگرن. وەروەها ئەم کۆمپیوتەرانە زیاتر بۆ کاری ئالگۆریتمە، بەتایبەتی ئالگۆریتمی سۆشەڵ میدیا، ئالگۆریتمی ئابووری. بۆ نمونەیەک کە تاوەکو ئێستا چین و گوگڵ و بەتایبەتی مایکرۆسۆفت زۆر جەختی دەکەنەوە ئالگۆریتمی ئابووری خەڵکە. بۆ ژمارەیەکی گەورەت هەیە 8 ملیار کەست هەیە ڕۆژانە پێویستیان بە چەند پارەیە چۆن خەرج دەکەن پێویستیان بە چ بەرهەمێکە. ئەم کۆمپیوتەرانە دەتوانن بە چرکە ئەم ئالگۆریتمانە لێک بدەنەوە ئەو بەرهەمەت بۆ پێشنیاز بکەن تۆ لە بازار بیفرۆشی، واتە شەڕی پارە پەیداکردن لەلایەن کۆمپانیاکان. جا پێشتر لە ڕێگەی توێژینەوەی زانستی ئەم کارانە دەکرا یان بە کۆمپیوتەری ئاسایی یاخود بە سوپەر کۆمپیوتەر کاتێکی زۆری پێدەچوو لەوانەیە چەند ڕۆژێکی پێچوو بێت ئەگەر داتایەکە کەمیش بوو بێ، بەڵام ئێستا بە چەند چرکیەک بە چەند خولێکێک یان بە چەند ڕۆژێک دەتوانن لێکدانەوەی گەورە وەربگرن. ئێستا شەڕی کۆمپیوتەری کوانتەمە لە ئەمریکا، لە ئەوروپا، ئێستا چینیش دەستی بەم کارە کردووە. مۆبایل کۆتایی هاتۆ و ئیدی ئەم ئامێرە شوێنی دەگرێتەوە دڵنیاین لە ماوەیەکی نزیکدا ملیۆنان کەسیش تاقی دەکاتەوە. ئەمە نوێترین لێدوانی مارک زەکەربەرگ سەرۆک و خاوەنی مێتە، واتە خاوەنی فەیسبوک و ئینستاگرام و وەسەپ وەمانێ. سمارت گلاس یاخود چاویلگەی زیرەک وەروە مێتاڤێرس شتێکە کەوە ئەپڵ و مێتە زۆر کابەی لەسەر دەکەن. ئێستا مایکرۆسۆفت هاتووەتە ناو بوارەکە. بابەتەکە چییە؟ لە مێژە ئێمە مۆبایل بەکاردەهێنین. لە سەرەتای 2000ەکانەوە مۆبایل شاشەی بۆ دروست بووە، ڕەنگاوڕەنگ بووە، دواتر بۆ مۆبایلی زیرەک و ئیدی وەکو ئایفۆن و گەلەکسی و مۆبایلە ئەندرۆیدەکان و وەروە ئەو ڤێژنانەی کە لە مۆبایلەوە کراونەتە تابلێت و ئایپاد و ئیدی بەکارهێنانی شاشە لە دەستی مرۆڤ بووتە شوێنگرەوەی چەندین ئامێری جیاواز بۆ نە مۆبایلە، کۆمپیوتەرە یاخود ئامێرێکی وێنەگرتنە، کامێرایە، هەموو شوێنیان گرتوێتەوە. واتە مۆبایل بەشێکی گرنگە لە ژیان. بەڵام هەنگاوی داهاتوو چییە؟ کۆمپانیایکی وەکو مێتا وەروە ئەپڵ دەڵێن هەنگاوی داهاتوو ئامێرێک دەبێت بە ناوی XR. XR واتە چی؟ واتە ئەو چاویلگەی بۆ منە من لە چاومە، چاویلگەیەک لە چاو دەکەی، کامێرای هەیە، سنسەری هەیە، هەم تۆ دەوروبەری خۆت دەبینی و هەم ئەو بابەتە دیجیتاڵیە لە ژیانی واقعی خۆت دەبینی کە پێ دەوترێت XR. جیاوازە لەگەڵ VR چونکە VR دەباتە ناو ژیانێکی تەواو تەکنەلۆژی و چواردەوری خۆت نبینی مەگەر کامێرەی بۆ دابنێن وەکو ئامێرەکەی ڤیژن پرۆی ئەپڵ کە نرخی $3500 بوو زۆر سەرکەوتژنە بۆ تاوەکو ئێستا. بەڵام ئەمەی مێتا دەڵێ ئێمە پارەیەکی کەم دروستی دەکەین و پارەی کەمیش بڵاوی دەکەن کە پێشبین دەکەین نرخەکەی وەکو سمارتفۆنە بێت، واتە نزیک بێ لە نێوان 1000 بۆ $1500. ئامێرێک تەنیا لە چاوی دەکەیت تۆ تەواوی کارەکانی مۆبایلت بۆ دەکەوت بە زیادەوەش. مەبەستەکەی مێتا چین؟ مەبەستەکەی مێتا ئەوەیە تۆ بتوانی هەرگیز لە چاوی نەکەیتەوە. زیاتەوەی مۆبایل بخێتە ناو گیرفانت ئیدی ئەم چاویلگەیە هەر لە چاوت دەبێت. بەردەوام تۆ فەیسبوک بەکاردێنی، وەتساپ بەکاردێنی، لە هەمان کاتدا چواردەوری خۆشت دەبینی، واتە ژیان دیجیتاڵەکە بە تەواوەتی دێتە ناو چاوەکانت. دەڵێن مێتا دەڵێ ئەمە داهاتووە و لە ماوەیەکی نزیکیشدا خەڵکی واز لە مۆبایل دێنن ئیدی دێنە سەرەما. دەڵێن مۆدێلی ئامێری XR بە تایبەتیش مێتا گلاس کەوا لەگەڵ کۆمپانیای ڕەیبان زۆرە گلاسێک یاخود چاویلگەیەکی زیرەکیان دروست کردووە. مێتا بەشێکی پراکتیکی هیچ تاقیکردنەوەیەکی بڵاو نەکردەوە جگە لە دێمە و تاقیکاریەکانی خۆی نەبێ، بەڵام پێشبین دەکەی لە ماوەی ساڵێک بۆ 2 ساڵ مێتا لە بازاڕی جیهان بڵاوی بکاتەوە.
بەمەلای گوگل دەڵێ ژیری دەستکردەکەیان ئێستا دەزانێت تۆ لە گوگل گەڕانت بۆچی کردووە لە ڕێگەی ئەو گەڕانانەی کردوتە ژیری دەستکرد وەڵامت بۆ دەدۆزێتەوە واتە پرسۆنەلایز کرا هەندێک دەڵێن ئەمە شتێکی باش هەندێکی دەڵێن خراپ جا بۆچی باشە بۆچی خراپ بابەتان شی بکەم زۆربەمان ژیری دەستکرد بە شێوە شێوەکان بەکاردێنین هەرچەندە گەر سۆشەڵ میدیا بکەیتەوە واتە تۆ بەرکەوتە لەگەڵ ژیری دەستکرد هەیە بۆ نمونە تۆ سەیری تیکتۆک دەکەی ئەو ڤیددیویانەی کە لە تیکتۆک بۆ دەنێردرێ بە پێی حەز و تێڕوانین و زۆر تەمەشاکردن ئەو جۆرە ڤیددیویانت بۆ زیاد دەبێت ئەمە ژیری دەستکرد وا دەکەم تۆ دەناسێ و بابەتەکانت بۆ دەنێت واتە شەڕی ژیری دەستکرد زیاتر ناسینی تۆیە جا گوگل لەبەرەوەی خاوەنی گەڕانی بەناوبانجی گوگڵە کامە وشەیەکی بۆ زیاتر پێ دەوترێت گوگل کردن ئەم داتایی هەیە کە تۆ گەڕان بۆچی دەکەی لە ئینتەرنێت بۆ نمونە من گەڕان دەکەم بۆ یاری ریال مەدرید و بەرسلۆنا زانام کامیان براوە دەبێت یاخود یاریەکە چی بەسەرات و ئەم گەڕانە کە تۆ لە گوگل دەکەی گوگل دەڵێ ئیدی ژیری دەستکردی جێمەنای ئەم زانیارانە وەردەگرێت تۆ باشتر دەناسێت دەزانێت تۆ ریال مەدریدی جارێکی دیکە پێویست ناکە لە جێمەنای بپرسی یاری شەوی ڕابردوو لە نێوان ریال مەدرید و بەرسلۆنا ئەنجامەکەی چۆن بوو تۆ تەنیا دەتوانی بنووسی یاریەکە چۆن کۆتایی پێهات گوگل یاخود جێمەنای تەواوی ئەو زانیارانت بۆ پرسۆنەلایز دەکات واتە بۆتی تایبەت دەکات بە پێی زانیاریەکانی خۆی کە پێت دەڵێ دەزانێت تۆ ریال مەدریدی پێت ناڵێ ریال مەدرید وای کرد تۆ دەڵێ یانەکەی تۆ بردیەوە ئەمەش ئەنجامەکە و یانەکەی تۆ دۆڕە واتە شێوازی قسەکردنی زیاتر تۆ دەناسێ وەکو مرۆڤانەتر قسە لەگەڵ دەکات ئەمەش هەنگاوێکی دیکەیە کە ژیری دەستکرد دەیەوێ هەنگاوی بۆ بنێ ئەمە فرەیمی هەیکەلی آیفۆن 17 پرۆیە پێ دەچێت دیزاینە دزە پێکراوەکانی هەفتەکانی ڕابردوو ڕاست بن و ئیدی ئەمە دیزاینەکە دەبێت سێ کامێراکە لە لایەک و لە لایەکەی دیکەەوە دەبینین سێ کونی دیکەی بۆ کراوە دانەیەک فلاشە دانەیە سیستمی لایدارە واتە ئەوەی کەسکانی شتومەک دەکەم وەروە دانەی تووشیان هاتنی مایکرۆفۆنە گلەیەکانی خەڵک وای لە ئاپڵ کردووە ئەم دیزاینە بگۆڕێ گەرنا دیزاینەکە هیچ تایبەتمەندێکی نوێی پێوە دیار نیە واتە ئەم دیزاینە هیچ تایبەتمەندێکی نوێ زیاد ناکە جگەلەوەی تۆزە شێوەی ئایفۆنەکە دەگۆڕێ نزیکەی 6 ساڵ دەڕوە خەڵکی داوا لە ئاپڵ دەکەن یاخود هەواداران لە ئۆنلاین داوا لە ئاپڵ دەکەن کەوا دیزایانی ئایفۆن بگۆڕێت چەندە ئاپڵ دیزایانی ئایفۆنەکانی بەهێواشی گۆڕیوە واتە ڕێک وەکو خۆی نییە بەڵام خەڵکێکی زۆر داوا دەکەن کەوا دیزاین بگۆڕێت پێ دەچێت ئەم ساڵ و ساڵە بە ئیدی ئاپڵ دیزاینێکی نوێ پێشەش بکە بەڵام پێشەشکردنی دیزایانی نوێ مانای تایبەتمەندی نوێ نادە بەڵکو پێشبینیەکان و بەپێی ئەم دزە پێکردانەش بێ ئەم ساڵیش هەر هەمان ئایفۆنی پارساڵ دەبینین بە تۆزێک کامێرای باشتر مایکرۆفۆنی باشتر شاشەی ڕووناکتر کامێراکان تۆزێ ڕووناچی زیاتر وەردەگرن و بێگومان مۆبایلەکە تۆزێ خێراتر دەبێت لە ڕووی دیزاینەوە شێوەی پێشەوەی هەمان دیزایانی پارساڵە وەتەوەکو ئایفۆن 16 بەڵام لە دواوە پێدەچێکەوە شوێنی کامێراکان تۆزێک گۆڕانکاری بەسەردابێت بە تایبەتیش دوو ڕەنجی بەکاربێت کە پێدەچێت شوێنی کامێراکان ئیدی ڕەنگێکی جیاوازی هەبێ و تەواوی مۆبایلەکەش پشتەکەی شێوێکی جیاوازی هەبێت جا تاوەکو مانجی نۆ یاخوددا بە فەرمی نازانین کەەوە ئەپڵ ئەم دیزایندان بەکاردێنە یاخودنا بەڵام بەپی دزە پێکردن و وێنەکان بێت لە ئۆنلاین دزای پێ دەکرێم ئەمە دوای دیزاینەکەەوە ئەپڵ بڕیاری لەسەر داوە کۆمپانیەکانی ژاپۆن ئەوروپا چین هەموو بەخۆ کەوتون و لەم هەفتەیە هەمویان دەیانەوێت ڕکابەری تێسلا بکە نمونە تۆیۆتای ژاپۆنی ڕێگەیان یەکەم پیکاپی کارەبایی خۆیان تاوەکو 2026 بڵاو دەکەنەوە تۆیۆتا دەڵێ ئەم ئۆتۆمبیلە لەسەر هەیکەلی تۆیۆتا لانگ کروزەری 2023 دیزاین دەکرێت بەڵام دیار نییە شێوەکەی وەکو تۆیۆتا هیلەکس دەبێت کە بە مەرجێ لە کوردستان دەراسرێت یانیش ئۆتۆمبیلەکە دیزاینێکی تەواو نوێی هەیە کە دەکرێتە کارەبایی بۆ یەکەم جار تۆیۆتا دەڵێ دەمانەوێت تاوەکو ساڵی 2026 دوو بۆ سێ مۆدێڵی نوێی کارەبایی بخەنە بازاڕەکانی جیهان لە هەفتەی ڕابردوو سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ یەکەم ئۆتۆمبیلی کارەبایی تێسلای کڕی کە خاوەنی براندەکەش بێگومان ئیلۆن مەسکە کە ئێستا یەکێکە لە ڕاوێژکاران و وەزیرێکی سەرۆکی ئەمریکا لە ئۆنلاین و جیهان کڕینی تێسلا لەلایەن سەرۆکی ئەمریکاوە بەوە لێکدرایەوە کەەوە ئەمریکا دەیەوێت تێسلا بکاتە بازاری ئۆتۆمبیلی کارەبایی لە تەواوی جیهان و بازارەکەش داگیر بکە وەکو وەڵامدانەوەیەک چەندین کۆمپانیای ژاپۆنی ئەوروپی تەنانەت کۆمپانیای چینی لەم هەفتەیە چەندین ئۆتۆمبیلی کارەبایی نوێیان وەکو ڕاگەندراویش بێ ئاشکرا کرد کەوا بەڵێ ئەوانیش هەن و بەردەوام دەبن لە ڕکابەریکردنی کۆمپانیای تێسلا ترامپ یەکێک لە سەرنجڕاکێشترین ئۆتۆمبیلەکانی تێسلای کڕی و ئێستا کارمەندێکی پێشووی تێسلا لە بریتانیا کۆمپانیایەکی نوێشی لە هەمان هەفتە دروست کرد
و یەکەم ئۆتۆمبیلی سەرنجاچێشی کارەباییشی ئاشکرا کرد بە ناوی لۆنگ بۆ کە شێوەیەکی ئۆتۆمبیلی وەرزشی دەدا ئۆتۆمبیلەکە بڕیارە تاوەکو سەرەتای ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە نرخەکەشی لە 84,000 دلار دەست پێ بکات ئۆتۆمبیلەکە دوو دەرگایە دەتوانێت بێک چارج 374 کیلومتر ببڕێ ئۆتۆمبیلەکە بە ئۆتۆمبیلێکی فیلمە خەیاڵە زانستەکان دەچێت خاوەنی سەختێکی جوڵاوە دەگاتە خێرایی 100 کیلومتر بە 2.3 تورکە و دەیکاتە یەکێک لە خێراترین ئۆتۆمبیلەکانی جیهان بەڵام ئەمە تەنیا لە قۆناغی کۆنسپتن بە شێوەیەکی فەرمی ئۆتۆمبیلەکەیان بە ڤیدیۆ یاخود بە تاقیکاری هێشتا بڵاو نەکردوێتەوە یەکەم دەرکەوتنی ئۆتۆمبیلە نوێیەکەی جاگیوار هەمووانی سوپرایز کرد چونکە سەرەتا کە ئاشکراکرا ڕخنەی زۆری لێگیرا کەوا ئۆتۆمبیلێکی ڕاستەقینە ناچێت و ئێستا دەڵێن ئەو ئۆتۆمبیلە بەمانەی کەلیمە داهاتویانەیە وەڕێک ئۆتۆمبیلی ساڵی 2050 لە ساڵی 2025 جاگیوار ئاشای کردو جاگیوار پارساڵ لۆگۆی گۆڕی شێوەی هەیکەلی گۆڕی ئۆتۆمبیلەکەی بە تەواوەتی گۆڕی و زۆر بابەتی دەستکاری کرد کە لەلایەن هەوادارانی ئاشقانی ئەو براندە ڕخنەی لێگیرە بەڵام ئێستا بەسەریدا هەڵدەدا ئەم ئۆتۆمبیلی جاگیوار هێزی 986 SP هەیە دەیکاتە یەکێک لە بەهێزترین ئۆتۆمبیلە نوێیەکان و بڕیاریشە لە سەرەتای ساڵی داهاتوو تا 2026 لە نرخی 128,000 دلار لە بازاڕەکان بفرۆشێت FBI دەڵێ کۆریای باکوور بەرپرسیارە لە هاچی 1.5 ملیارد دلارەکەی کریپتۆ لە هەفتەکانی ڕابردوو ئەنجامدرا لە هەفتەکانی ڕابردوو بازاری کریپتۆ هەڵبەز و دابەزینێکی بەخۆ بینی بەهۆی ئەو هاکە بەناوبانگی کە ئەنجامدرا نزیکەی 1.5 ملیارد دلار بە دراوی ئەلکترۆنی یاخود بە کریپتۆ لە بازاری ئۆنلاین هاک کرا یاخود نەما یاخود پێ دەوترێت سوایپ کرا ئیدی لە بازار نەما FBI لە دوای چەند هەفتەیەک لە لێکۆڵینەوە CIA لە چەند هەفتەیەک لە کۆڵینەوە بە دوای ئەو کەسانەوە ئەو گروپە دەگەڕان کەم کاریان ئەنجامدا بە پێی نوێترین لێکدانەوەکان بێ FBI دەڵێ کۆریای باکوور دەستی هەبووە لەو هاکردن هەرچەندە لە ئۆنلاین قسە باز زۆرە بێگومان و جیهانی کریپتۆ و کەسانی کە لە کریپتۆ شارەزان لە ئۆنلاین بەتای لە تۆری ئەکس دەڵێن کۆریای باکوور ئەو وڵاتە نییە بتوانێت ئەم هاکە ئەنجام دەست کە لە جیهانی کریپتۆ هاکردن ئاسان نییە مەگەر تۆ ئەکاونت و هەژماری کەسێک لا بێگەر نەهاکردنی ئاسانێت کە خۆی بازاری کریپتۆواتە تۆ نازانیم کەسە چییە و بە شێوەیەکی نهێنی ئاڵوگۆڕتەکە جا هاکردنەکەی کارێکی ئاسانی هەندێک دەڵێن رووسیا کارەکەی کردوانە دەڵێن کۆریای باکوور کردوێتی بەڵام تاوەکو ئێستا ئەمریکا یاخود FBI دەڵێ کۆریای باکوور ئەم هاکەی ئەنجام داوە دوای 20 ساڵ سکایپ کۆتایی دێ و بەرهەمێنانیشی یاخود بەکارهێنەرانیشی دەگوازێتەوە سەر مایکرۆسۆفت تیمز سکایپ سەرەتایی ڤیدیۆ چاتە لە جیهاندا بەڵام نەخۆشەکەی مایکرۆسۆفتی گرتەوە ئەمیش دادەخە سکایپ نەیتوانی بێتە شوێنگرەوەی دیسکۆرد لە ماوەی ڕابرد نەیتوانی بێتە شوێنگرەوەی واتساپ فیس تایم یاخود مەسنجەر لەلایەن فەیسبوکەوە نەیتوانی هیچ کام لەمانە بکە سکایپ وەکو خۆی مایەوە ڕێک بە نەخۆشیەک ناو دەبرێتەوە مایکرۆسۆفتێتی مایکرۆسۆفت زۆربەی کۆمپانیەکانی کڕیەوە بەڵام بەشێکی یەکجار زۆری کۆمپانیانی مایکرۆسۆفت دەیکرێتەوە تاوەکو 5 بۆ 10 ساڵ ئیدی کۆمپانیەکانە ناودەستن و دەتوێنەوە سکایپیش یەکێکە لەو نمونەیە جا بفەرمی لە مانجی 5 هەر کەسێ سکایپ بەکاردەهێنێ ئیدی سکایپەکەی لەدەست دەدا وایوا دیسکۆنێکت دەبێت وەڕادەوەستێ مایکرۆسۆفت شوێنگرەوەیەکی بۆ ئاشا کردەوە بەناوی مایکرۆسۆفت تیمز کە دەڵێ زۆربەی تایبەتمەندەکانی سکایپی تێدا بەڵام هۆکاری سەرەکی کەوەی سکایپ نەماوە هۆکارەکەی بۆی ناگەڕێتەوە مایکرۆسۆفت دەیە مایکرۆسۆفت تیم بەکاربێنێ بەڵکو بۆ ئەو بوو سکایپ نێتوانین نوێگەری بکە لە ڕووی ئەو ئالگۆریتمی لە سۆشال میدیا بەردەستە یاخود دۆزینەوەی خەڵکی بە شێوەیەکی ئاسانتر واروەها ڕەوازی لە جیهانی تەکنەلۆژیا نەما بۆ هۆی ئاسان بەکارهێنانی بۆ نمونە مەسنجەر واتساپ فەیستایم و هەروەها ئەو ئەپانەیەکەوە بە شێوەیەکی باشتر هەمان پەیوەندی ڤیدیۆیی و دەنجی دەتوانن ئەنجام بدەن ئیمۆجی نوێ ئاشکراکران بۆ سیستمی ئەپڵ ئیمۆجی چاوی ماندوو ئاڵای دوورگەی سربەخۆی سارک کە سەر بە بریتانیایە ئیمۆجی پەنجەمۆر ئیمۆجی کەتن یاخود ڕشتنی شتێک بەسەر زەوی ئیمۆجی ڕەجی سەوزە دارێکی بێگەڵاو بەر هەروە ئیمۆجی ئامێری میوزیکی هارپ و خاکەناس بۆ iOS 18.4 زیاد دەکرێت هیواکان بەرز بوون ئاڵای کوردستان لەم ئەبدەیتە یاخود لەم چەند ئەبدەیتە زیاد بکرێت بەڵام بە شێوەیەکی فەرمی زیاد نەکراوە تەنیا لە ڕێگەی ژیری دەستکردەکەی ئەپڵ یاخود ئەپڵ ئینتەلیجنس دەتوانرێت ئاڵای کوردستان دابدرێت ئەمە ئیمۆجی نوێیانە لە ئەبدەیتی داهاتووی آیفۆن لە ڕێگەی iOS 18.4 وەرە ئەبدەیتی داهاتووی macOS و iPadOS و وەرە watchOS بۆ سەرجەم بەرهەمەکانی ئەپڵ بەردەست دەبێت لە ڕێگەی بێگومان کۆمپانی یونیکۆدۆ دروستکراون ئەپڵ سەپۆرتیان دەکەم و لەوانەیە تاوەکو مانجی داهاتوو لەسەر تەواوی پلتفۆرمەکان بەخۆڕایی ئەو ئیمۆجیانە زیاد بکرێن
کۆمپانیای سۆنی بۆ دووەم گەورەترین کۆمپانیا لە ژاپۆن بە 153 ملیارد دلار لە دوای تۆیۆتا دێ کە خاوەنی 231 ملیارد دلارە وەکو بەها. کۆمپانیای سۆنی لەوانەیە بڵێن یەکێکە لە گەورەترین کۆمپانیاکانی جیهان، بەڵام یەکێک نییە لە گەورەترین کۆمپانیاکانی جیهان چونکە بەهاکەی ئەوەندە زۆر نیە. بۆ نمونە سۆنی یەکێکە لە ڕکابەرەکانی مایکرۆسۆفت. سۆنی ئێستا کە دروستکاری پلیستیشنە بە پلیستیشن زیاتر دەناسرا، چەندە ئامێری مۆبایلی هەیە، ئامێری کامێرای هەیە، بەڵام تەنها ستودیۆی فیلمی هەیە، بەڵام هەموو بەهاکەی 153 ملیارد دلارە کەچی مایکرۆسۆفت خاوەنی 4 تریلیۆن دلارە. سۆنی زیاتر بە پلیستیشن دەناسرێەوە. لە هەفتەی ڕابردوو کاتێک ئەم هەواڵە ئاشراکرا کۆمپانیای سۆنی پرێس کۆنفرانسێکی ئەنجامداوە ڕیانگەیە هۆکاری سەرکەوتنی کۆمپانیاکەیان بە تایبەتی لە وڵاتی ژاپۆن کە ئێستا لە دوای یەک کۆمپانیا دن کە ئەویش تۆیۆتایە کە ئۆتۆمۆبیل بڵاو دەکاتەوە. سۆنی دەڵێ هۆکارەکەی پلیستیشنە. پلیستیشن وا سەرکەوتوو بووە وای کردە کۆمپانیاکە لە وڵاتەکەی خۆی ببێتە ژمارە 2 لە زۆری داهات. بێمە لای یاریەکان. سایلەنت هیل F ئاشکراکرا چیرۆکەکەی لە وڵاتی ژاپۆنە دوژمنی جیاوازی تێدایە و ستایلی یاریەکەش هە لەسەر مانەوە لە ژیانە. کاراکتەری نوێی بۆ زیاد کراوە و ئەوەشی گرینگە ئەوەیەکەوە ئەمە یەکەم جارە لە ماوەی 25 ساڵی ڕابردوو چیرۆکێکی نوێ بۆ یاری سایلەنت هیل زیاد بکرێ و یاریەکە ڕیمەیک نییەوەتە دووبارە دروستکراوە نیە بەڵکو یاریێکی تەواو نوێ. سایلەنت هیل F هەشتا بەرواری بڵاوکردنەوەی بۆ ئاشا نەکراوە، بەڵام لەسەر تەواوی پلەتفۆرمەکانی وەکو پلیستیشن 5، Xbox Series تەنانەت کۆمپیوتەر و پیسیش لە ڕۆژی یەکەم بەردەست دەبێت. دەنگۆیەکان وان تاوەکو ساڵی داهاتوو بەردەست نەبێت، بەڵام ئەگەریشی هەیە لە کۆتاییەکانی ئەم ساڵ بڵاو بکرێتەوە، بەڵام کۆمپانیای ژاپۆنیەکە کۆنامی تاوەکو ئێستا بەرواری بڵاوکردنەوەی ئاشا نەکردووە. تەنیا لە ڕێگەی کۆنفرانسێک ئەم ترێدەرە نوێیان ئاشا کرد کە کەشوهەوای یاریەکە لە وڵاتی ژاپۆن نیشان دەدات کە یەکەم جارە یاریەکە لە ژاپۆن چیرۆکی خۆی بجێڕێتەوە. پێشتر تەنیا لە ئەمریکا بوو، کەسی دروستکارەکەش یا ژاپۆنیە، بەڵام ئەمجارە چیرۆکە ژاپۆنیە، کارکتەرەکە ژاپۆنیە، وەروە زمانی یاخۆ زمانی قسەکردنی کارکتەرەکەش لە ژمارەیەکەکەی بێگومان هەر ژاپۆن دەبێت. فیلمێکی نوێی ستارشیپ تروپرز لە بەرەمێنانە لەلایەن کۆمپانیای سۆنی پیکچەر شەوە دروست دەکرێت. ئێستا دەرهێنەریشیان بۆ داناوە کە نیل بلۆم کامپە کار دەرهێنانی بۆ دەکات و جیاواز ئەو فیلمە جیاواز دەبێت لە فیلمەکانی پێشووی ستارشیپ تروپرز چونکە دەگەڕێنەوە سەر سەرچاوە ڕەسەنەکە کە ڕۆمانەکانی ئەم زیرە. بلۆم کامپ پێشتر بە فیلمی دیستریکت 9 ناوبانجی دەرکرد کە بێچێت لە باشترین فیلمی خەیاڵی زانستی و فیلمی هاتنی بوونەوەری ئاسمانی لە مێژووی ئەو جۆر دوژان ڕێدا دەندرێت. چەندین ساڵیشە هەواداران داوای دەکەن بەشێکی نوێی ئەو فیلمانە دروست بکە، بەڵام دواتر فیلمی چاپی دروست کرد کە بەقەت فیلمی یەکەمی سەرکەوتو نەبوو، بەڵام هەر ئیدی هەواداران بەدڵیان بوو. لەلاکەی دیکەشەوە سۆنی خۆی پارساڵ یاری هێلدایڤەرز 2 بڵاو کردەوە کە ڕێک ئیلهامێکی گەورەی لە فیلمەکانی ستارشیپ تروپرز وەرگرتووە. تەنانەت سەرەتای ئەم ساڵ سۆنی ڕایگەیاند کەوا فیلمی هێلدایڤەرز لە بەرەمێنانە کە ڕێک چیرۆکی ئەم زنجیرە فیلمەیە. جا ئێستا سۆنی کار لەسەر 2 فیلم دەکات، هەردووچیان پەیوەندیان بە ناردنی سەربازی مرۆڤەوە هەیە بۆ هەسارەکانی دیکە کە دەبێت زۆرە مێشولەیەکی زەبەلاح لەناو بن کەوا خەریکێک گەلە ئەستێرە داگیر دەکات. جا فیلمەکەی ستارشیپ تروپرز دیارنێکی بڵاو دەکرێتەوە، بەڵام بە فەرمی بەرەمێنانی دەستی پێکردووە ئێستا لە قۆناغی نووسینی دەک یاخود سیناریۆدا. یاریەکانی پلیستیشن لەوانەیە لە کۆتاییدا بێنە سەر Xboxی داهاتوو. چۆن با بۆتان باس بکەم. لە کۆتایی ئەم ساڵ دەنگوویەکی گەورە هەیە کەوا مایکرۆسۆفت یاخود Xbox هاندهێڵدێک بڵاو بکاتەوە ئامێرانەی کەوا دەتوانێت لە دەستی خۆتی هەڵی بگری و بچێت دەرەوە یاری پێ بکەی، واتە پێویستی بە چۆن دەڵێ کێبڵ نییە و پێویستی بە چارج هەیە لە زیاتی ئەوەی کەوا بەردەوام لە دیوارت دابێت چارجەکەی پاتریە. ئامێرە هاندهێڵدەکە پێشبینی دەکرێت کەوا ڤێرژنێکی ستیمی لەناو بێت. ستیم تاکە فرۆشگایە لەسەر PC کەوا زۆربەی یاریەکانی لەسەر بەردەستە، تەنانەت یاریەکانی پلیستیشنی لەسەر بەردەستە. جا گەربێت و ئەم دەنگۆیانە ڕاست بێ ستیم فرۆشگای ستیم لەسەر ئەم ئامێرەی مایکرۆسۆفت و Xbox بەردەست بێت کاتە سەرجەم یاریەکانی پلیستیشن بە گادۆڤار و بەرە یاریەکانی لاست ئۆف ئەس و تەنانەت یاریەکانی گراند توریزمۆش کە تاوەکو ئێستا کۆمپیوتەریش بەردەست نییە لەوان لەسەر ئەم ئامێرە لە داهاتوو بەردەست بێت. هەرچەندە ئەمە تەنیا دەنگۆیە، بەڵام بە شێوەیەکی فەرمی مایکرۆسۆفت ڕایگەیاندووە لە ئێستاوە کار لەسەر 2 ئامێری نوێ دەکەن. یەکێکیان هاندهێڵدە پێشبین دەکەین ئەم ساڵ بڵاو بکرێتەوە، دانەیەکیان کۆنسۆڵێکی نوێ کە پێشبین دەکرێت زیاتر بە کۆمپیوتەر بچێت لەوەی بە کۆنسۆڵ بچێت لە ساڵی 2027 لەوانەیە بڵاو بکرێتەوە. فیلمێکی نوێی Resident Evil لە بەرەمێنانە. فیلمەکە جیاواز دەبێت لە سەرجەم فیلمەکانی پێشووی Resident Evil، وان جارە لە یاریەکانی نزیک دەبێتەوە لەوەی کەوا سۆنی دەڵێ ڕێز لە چیرۆکی یاریەکان دەگەین، وان جارە فیلمەکە دەکەینە فیلمێکی ترسناک نە فیلمێکی ئەکشنی خەیاڵی زانستی.
زاک ڕێگەر دەستنیشان کراوە کاری نووسینی دەرێنانی بۆ بکە کە پێشتر کاری بۆ فیلمەکانی وەکو بارباریان وەرە کمپانیان کردووە فیلمەکانی پێشەی Resident Evil ڕخنەی زۆری لێجیرە کە زۆر دوورن لە یاریەکان و کواڵەتیشیان خراپتر بوو فیلم دوای فیلم بەڵام ئەم جارە هەمان شت ناکەن بەڵکو دەستنەوە سەر چیرۆکی یاریەکە چیرۆکێکی Resident Evil یەکەم چۆن بوو ئابەم شێوازە دەبێتن واتە فیلمەکە ترسناک دەبێت نەک خەیاڵی زانستی و تاقەکردن کە هەواداران Resident Evil لەکەم فیلمەوە داوایان دەکرد بەڵامی دی کۆمپانیای سۆنی کات خۆی کە فیلمەکانی بەرام دێنا فیلمەکانی بەلای فیلمی ئەکشندا چوون نەک یا فیلمی ترسناک خۆشەویستان 24 پلسم پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ